بەڵە سلااوان لێبێتن ئێمە لە بەردەم نەخۆشخانەی ئاشتی فێرکاری سۆرانین دیارە بەیانی ئەمڕۆ ئۆتۆمبیلێکی بار هەڵگر لە ڕێگای هامڵتۆ نزیک گوندی ڕەزان لە دەوەری باڵەکایەتی لە ڕێگا لایداوە چۆتە نێوروبار بەداخەوە بەهۆیەوە کە سەرنشینێک گیانی لەدەستداوە و دوی تریش بە سەختی بریندار بوونە لە ئێستادا یەکێک لە بریندارەکان ڕەوانی نەخۆشخانەی ئاشتی فێرکاری کراوە و تەرمەکەش دیارە ئەویش لە ڕێگایە بەرەو نەخۆشخانە دەهێنرێ بەرەو پزیشکی دادی سۆران بەیانی ئەمڕۆ ڕووداوەکە ڕوویداوە بەداخەوە ئەم بار هەڵگرەکە کەوتۆتە نەوروبار دەرهێنانیان سەخت بووە نزیکەی 45 خولەکی ویستووە تاوەکو ئەم هاوڵاتیانە لە نێوروبار دەرهێنراون من بەڕێوبەری گشتی بەڕێوبەراتی بەرگری شارستانی سۆران کاکاروان میراودەلیم لەگەڵە بێ سلااوتان لەبێ کاکاروان ڕووداوەکە چۆن بۆ ئەگەر بۆمان باس دیگار هەڵبەت بەداخەوە ئەمە ڕووداوێکی هاتشۆی بووە کاژمێر 20 خولەک لە ڕێگەی برایانی پلیسی خۆجەی 104ەوە پەیوەندی بە ژووری کۆنتترۆلی بەڕێوەلاتی ڕووداوێکی ئەم چەشنەیە هەڵبەت دەست بە جێمەتیمەکان ڕاڵی شوێنێ کردووە بەگەشتنی تیمی چۆمان و بەشی چۆمان و بنکەی سیمیلان بنکەی قەسرێ و لێرەشەوە چوار تیم کەوەکو بەڕێوەبەراتی تیمی پاراستنی ڕووبار و لەگەڵ تیمی ئەلقاز و دوو تیمی بەڕێوەبەراتی کە بۆ خۆشمەرە و لەوێدا ئامادەگیریم هەبوو بەوە شتافی ئەم پرۆسەیە ئاخۆ ڕووداوەکە ڕووداوێکی نەخوازرا بوو ئەم ڕووداوە پرۆسەیەکی قازی کە پێویستی بوو سەرنشینی سەرنشانە بە خێراک دەخێرا بە پێوتەوە کەم دەکرێت ئیشی تیادا بکەیت لەگەڵەوەی کە قفڵبوونی هەرسێکیان لەبەر نەبوونی مەجالێ لەبەرەوەی لەسەر کەڤەرواتە لەسەر پشت کەوتبوو لە ناو ڕووبارەکە ئەم ئۆتۆمبیلە بازانی کردو لەسەر پشتێنەوە ڕۆشنی کرد بۆ ناو ڕووبارەوە بە پرۆسەکە قورس ببوو نەجامی پێشەوەی نە دەرگاکان هیچ مەجای پرۆسی ڕزگاکردنی تیانە بوو لە ناوێشە تووشی با بڵێم بچووکبوونەوەی تۆمبیل کە پێوترێت دەمەچ یان با بڵێم تەسکبوونەوەی نەوەی پلێتەکان و سندڵی و سوکان و ئەمانە کە کورسەکانن و پرۆسەکە ماوەجێگەیان لە ڕێگەی بەکاربردننی ئامێری کەتەری هایدرۆلیکی و جەگی هایدرۆلیک و پیمەمانە کە لە تیمەکانی خازمان دەسەبەرە هەوڵێکی زۆرماندا بتوانین ئەهوەنیان کەینەوە بەکردنەوەی بۆشایەکی بچووک خۆم کە زۆر لەگەڵیان نابووم بۆی کە دووچاری دڵە ڕاوکی و ترس و ئەمانە لەسەریان کەم بێتەوە مۆڕاڵی فکری و جەسان باشتر بێ و لەگەڵەوەی کە سارکردنەوەی دموچا و پێدانی هەندێک ئەمانە بەداخەوە کە لە ئەنجامی با بڵێم دەرهێنانی هەستێکیانە کە دوانیان زۆر بە باشی ئەوە گیانیانە ساکانە بە پارێزا و تەندروستیان باشە و دانەیەکیان لەگەڵەوەی کە زۆر بە قورسی توانیمان دەریکەین واتە ئەمەلەکەی زۆر پێویستی بەوە بوو کە بە شێوەیەکی ورد ئەمەلی ئەومان هەبوو بەڵکو بە زیینوی لە ژیان و بازنەی ژیانەمانەوە بکە بەداخەوە دووچاری گیاسپادن هاتووە و هەوڵی زۆریشمانە فریاگوزاری خێرای تەندروستی بۆ ماوە جێگا لە ناوێدا بەڵام دەرکەوت کە دڵنیا بووینەوە کە بەداخەوە ئەمە کە شۆفێرەکە بووە گیانی سپارد و بەڵام دیسان و ڕاڵەی نەخۆشخانەی چۆمان بەشی فریاگوتمان کرد لەوێ بە پێی با بڵێم ستافی برایان و لە ڕووی تەندروستیەوە کە ئەمەلەی پێدانی CPR ڕۆمانیان بۆ کردووە لە نەتیجە گیانی سپار ئێساوا لە ڕێن هەم بۆ برینارێکیان لێرێ وەزی زۆر باشە بۆ برینارێک کە زاماری دووەمە لەگەڵ تەرمەکەیەوە دەیهێنەوە بۆ نەخۆشخانەی ئاشتی ئێمە هەمیشە دەڵێن لە پێی بە پێی ئامۆژگاری و ڕێنوێنی و ڕێنمایەکانی تایبەت بە خۆپارێزی سەلامەتی بەرگی شارستانی بە تێکەڵکردن لەگەڵ ڕێنمایەکانی هاتوشۆی کە زۆر تێکەڵە ئێماڵێن بۆ ئەوەی کە خەڵکی هۆشیار بێ بۆی کە ئەم حەدەسانە دروست نەبن ئمە ڕووداومانێ و کارەساتمانێ بەڵام ئەوە ڕووداوە بەڵام لە بازنەیەکی کارەساتیە کە بەداخەوە ئەم بەیانێ دروست بوو و ئێستا شەشتیمان بەجێشتە بۆی بتوانین ئەو ئۆتۆمبیلەی کە کەوتۆتە ڕووبارەوە بتوانین لە ڕێگەی با بڵێم کرێنێکی گەورەوە چون چەند کرێنێکمان بۆ بەرجەسە کرد شەکە نەئەکرا و لەگەڵەوەشا بۆی دڵنیایی بینەوە بە ڕێگاکە نەکە ئادسێکی گەورەتر و ڕووداوێکی تری نەخوازا ڕووباس کاروان میراودەلی بەڕێوەری بەڕێوەراتی گشتی بەرگی شارستانی سۆران کە لەگەڵمان بوو بەڵێ
ڕێگای هامڵتۆن بەداخەوە کە ئەم ڕووداوانەی لێ ڕوئەداتن لە یەکی مانجی پێنجش بە هەمان شێوە لە ڕێگای هامڵتۆن ڕووداوێکی هاوشێوە کە ڕوویدا سێ سەرنشین بۆ ئۆتۆمبیلەوە بەداخەوە کاتکەوتنە نێو ڕووبار و گیانیان لەدەستدا بەداخەوە ڕێگای هامڵتۆن بە درێژایی ڕێگاکە لە چەندین شوێن بربەستی نییە کە زۆر زارەمەوە کە لە کاتی بوونی ڕووداوی هاتوچۆ ئۆتۆمبیلەکان بچنە نێو ڕووبار و ئەم جۆرە ڕووداوە نەخوازراوانە و قوربانیان لێ بکەوێتەوە بەڵام نەگەڕێمەوە لایەوە.